بینەرانی خۆشەویست شەوتان شاد بێت ئەم شەویش لە بەرنامەی نێرینگەی گەلی کوردستان بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەرنامەکەمان دیسان تایبەتە بە باسکردنی نەخۆشی کۆرۆنا. سوپاس بەخوا بەپێی هەموو ئامار و زانێرەکان بێت مەرحەلەیەکی باشمان بڕیوە، بەڵام بەردەوامبوونی ئەم بەرنامانە و قسەکردنی زۆری ئێمە لەسەر ئەم نەخۆشیە تەنها ترسمانە لە داهاتوو، چکە بەڕاستی نەک تەنها لە وڵاتی خۆمان لە وڵاتانی جیهانی و ئەوانی پێش ئێمە کە تووشی کارەسات بوون و نەخۆشەکان تێپەڕان زۆرمان بینی کە چەند جارێک دووچاری ناخۆشیەکان بوونەوە دیسان نەخۆشەکە لایەن بە ئاکارێکی تررا ڕۆشت و خراپ بوو و خۆشمان لای خۆمان بینیمە مەرحەلی یەکەم کە چەند بە سەرکەوتوی بڕیمان، بەڵام لە شەپۆلی دووهەما کە ئەگەر نایبنی شەپۆلی دوم کە دەسی پێکردەوە بەداخەوە بە شێوەیەکی خراپتر دەسی پێکرد و چەندها کەسی ئازیز و خۆشەویستمان گیانیان لە دەزا و پاشان ئەوانی کە نەخۆشەکەیان گرتووە بەڕاستی بە تایبەتی ئەوانی کە لە مامناوەند و خراپەکە بوون بیسەر چاکیش بوونەوە ئەزانن کە چەند نەخۆشیی خراپە کە چەند ئاساری هێدووە ئێوە کە ماکی نەخۆشەکە بەردەوام ئەبێت تا ماوەیەک بووە ئێمە هەر هاوارەکەین بەردەوام ئەبین لە هوشارکردنەوەی هاوڵاتیان کێشەمانی ئەوەی کە جۆمان لێ ناگرێت کێشەمانەوەی کە قسەمان پێڵێت ئێمە ئەرکێکی مێژووی و تەندروستی خۆمانە لە سەرشانی خۆمان ڕامان گرتووە ئەیگەێنین بە هاوڵاتیان هاوڵاتانی خۆشەویستیش خۆیان ئازادن کێ باوەڕمان پێکات و کێ بە قسەمانەکات. بەڕاستی مێژوو ئەم ڕووداوانە ئەم نەخۆجۆرە نەخۆشی هەمووی تۆمارەکات پاش تێپەڕبوونی من لە چەند بەرنامەی باسمان کردووە دڵنیا بن چەندها نەخۆشی لەمە خراپتە تێپەڕانەوە کە زۆر ئەو کاتە بواری تەندروستیەوە پێشکەوتوو نەبوو ئەمە شتێ ئەپەڕێنرێت بە پشتیوانی خۆ بە هەوڵی ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانی کە لە هەموو جیهانە کە پێناوێ ناوە سەربازە سپیەکان کە ڕۆژانە لە هەوڵدانە بۆ دۆزینەوەی چارەسەر و ڤاکسین بۆ نەخۆشیە بۆیە ئەمە شتێ ئەپەڕێنرێت. بەڵام مهمەوەی دەرکەوێت کە شێ دڵسۆز بووە چێ هیچ مەسلحەتێکی نەبووە لەم شتانەوە چێ هەر بەردەوام ئەبێت لەسەر هوشارکردنەوەی هاوڵاتیان هەتا ئیشاءالله ئەم نەخۆشیەتی ئەپەڕێن. بۆیە ئێمە بەردەوام ئەبین لەسەر ئەم بەرنامانە هەتا بزانین ئیشاءالله وا نزیک جێژنە بزای مانگی داهاتوو بە شێوەیەکی تر بەرنامەکە پێشکەش ئەەکەین و هەوڵ ئەین هەموو زانیاریەکان بگەینین بە هاوڵاتیانی خۆشەویست هەتا ئامارەکان بەڕاستی بگەینین بە هاوڵاتیانی خۆشەویست و لە درێژەی بەرنامەکە باسێکەکەن ئەوەی تەنها ئێمە لێ ترسێن دیسان نزیکبوونەوەی جژنی قوربانە بەڕاستی دیسان تێکەڵبوونی هاوڵاتیان و گەڕانی هاوڵاتیان بۆ ئەوەی خوا نەخواسە خۆ ئێمە نازانی هەندێک شتێ لە عیلمی غەیبە لە بەڵام ڕووداوەکانی پێشوفێری کردین زانیاری یاوینەتێک کە فعلەن لەو تێکەڵابوونانە نەخۆشەکە دیسان دووبارە ئەبێتەوە. ئەم شەو حەزم کرد میوانداری پزیشکەکەین لە بەرنامەکانی سەرەتایە بەهۆی تەلەفۆنەوە بەڕاستی کێشەمان هەبوو تەنها لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمانە بوو ئەم شەو حەزم کرد ڕوبەڕوو کاکتۆر عەبدولفەتاح بێنینە بەرنامەکە. بەڕاستی ئەمان پسپۆرن لە پزیشکی کۆمەڵ پزیشکی خێزانی ئەوانی کە پەیوەندی بە خۆپاراستنەوە هەیە چونکە حەزەکەم ئێوە بزانن ئەم نەخۆشی ئەوە تا ئەبینی پاش چەند ڕۆژێک و چەند هەفتەیە چارەسەر وردە کەس ئەبێ بەڵام دیسان ێڵێنەوە تەنها خۆپاراستنەکە ئەم نەخۆشیە ڕائەگرێت چارەسەر سوودێکی ئەوتوێنی هەتا ئەم کاتە چونکە نە چارەسەر نە ڤاکسینێکی مەزبوط نییە. بۆی ئەم جۆرە پسپۆرانە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان پێێتی لە زۆربەی وڵاتانە بە تایبەتی پسپۆری پزیشکی کۆمەڵ و خێزان لەگەڵ پسپۆری مایکرۆبایۆلۆژی نەخۆشیە گوازراوەکان ئەوانن کە یعنی هەڵمەتە سەرێکیەکەی لە وڵاتانە بن بەڕێوە بۆیە لە وڵاتی ئێمەش پێویستە ئەمان زۆر قسەکەن ئەمان زانیاریمان بنێ ئەمان ڕووداوەکان بنن بەڕێوە هیواداری لە وڵاتی ئێمە ژوای بێ زیاتر بێنە پێشەوە زیاتر قسەمان بۆ بکەن. ئەم شەو میوانداری زۆر بەڕێز کاکتۆر عەبدولفەتاح هەورامیمان کردووە کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشی کۆمەڵ و خێزانی و هەتوان نەخۆشیە گوازراوەکان. کاکتۆر بەخێربی سەرچاوە سپاس بۆ ئامادەبوونێت هێشتا ساغ بێت وەکو لە پێشێکێکە باسمان کرد بەڕاستی کاکتۆر تۆ لە هەموو کەسێ باشتر ئەزانیت ئەم نەخۆشیە خۆپاراستن تی ئەپەڕێنێت چارەسەر ڕاستە ئەکرێت بەڵام خۆ بینیومانە زۆر کەس چارەسەرەکەشی بۆ کراوگیانی لە دەزا بۆیە 100% ناتوانین ماحتیماتکردنی سەر چارەسەر بۆی پێویستمان بە ئێوەی بەڕاستی زیاتر لە بەرنامەکان دەرکەون زیاتر قسەکەن زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان شت بڵاوکەنەوە ینی هەندێک کەسەر من لە بەرنامی پێشوو باسم کرد بە ئەنقەست ینی لە ئیسە و باسی تەقی خۆشی و زەنگی نازانم چی و حەفلی نازانم چی ئەەکەین بە حساب نەخۆشیەکەمان تێپەڕانوە بە ئاسانی ئەم نەخۆشیەتی ئەپەڕێنرێت. بەنای خوای گەورە سپاس بۆ ئێوەش. طبعاً ئەگەر سەیری مێژوو بکەین مێژووی مرۆڤایەتی چەند جارێک ئەم جۆرە نەخۆشیان تێدا دووبارە بێتەوە لە داهاتوودا چەند چاوێک دووبارە بێتەوە بە حکمەوەی کە ئەمانە کۆمەڵە نەخۆشیەکن کە پێیانوتێن نەخۆشی گوازراوەکان کە هۆکارەکانیان بەکتریایە ڤایرۆسە مشەخۆرەکان و وەهی تریشن و لەگەڵ ئەو گۆڕانکاری ژینگەیانی کە ڕوئەیە بە بەردەوام ئەشێ ئەگەر سێری مێژووی دوور و نزیکی مرۆڤایەتی بکەی هەر چەند ساڵێک با بڵێن یا چەندەیەک یەکێ لەم حاڵتانە ڕوویاوە بەتەئکید لەبەرەوە ئەم نەخۆشیانە هۆکارەکانیشیان بەشێکن لە پێگاتەی ژینگە و بەشێکن لە
حاڵتانی کە بە بەردەوام بە ناوی جیاواز و بە شێوازی جیاواز و بە هۆکاری جیاواز و لە تەوقیتی جیاوازە خۆیان ئەنوێنەوە دووبارە بنەوە. ئەو نەخۆشی کە ئەم جارە کۆڤید دووچاری مرۆڤایەتی بوویەوە یەکێکتە لەو زنجیرە گۆڕانکاریانەیە، یەکێکتە لەو زنجیرە نەخۆشیانەی کە دراسات زۆرە لەسەری وەلو تا ئەسەر نەگەوتن سەر قەراری نایی کە بۆچی ئەم جارە نەخۆشیە دەرکەوت. بەڵام ئەگەر سەیری ناوەندەکانی توێژینەوە بکەیت لە جیهانە تەواوی مرۆڤایەتی و تەواوی ناوەندەکانی زانستیەکان و ئەکادیمیەکان و ئەو ناوەندە توێژینەکانی بەخۆی مەشغوڵ کردووە بگەنە سەر ئەوەی بۆ ئەم جارە ڕوویە، بەڵام بەداخۆ تاسە وەڵامی بۆکە نەگەشتە نەتیجەیەکی نهایی. سیناریۆ زۆرە، تیۆری زۆرە لەسەر کە باسەکرێ، بەڵام ئەوی کە گرنگە حاڵەتێک هات وە بەردەوامیشە بەرەوشی گرتوین چۆن تەعامی لەگەڵاکەن بە شێوەیەکی ئەقلادی، یعنی بتوانین لە ڕێگەیەکی زانستیەوە بە شێوەیەکی ئەقلانی تەعامی لەگەڵاکەین بۆی بە کەمترین قوربانی لێ دەرچین. طبعا خۆشبەختانە ئێستا خەریکە وردە وردەگەنە سەر کورد دەڵێ چەند سەرەداوێک کە بتوانین بە شێوەیەکی دروست تەعامل لەگەڵم حاڵەتەیە بکەین. ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێیە تا ئێستا گەورەترین چەکێکە بەدەستی مرۆڤایەتیەوە بێ بۆی بتوانێ بەرەنگاری ئەم نەخۆشیە بێتەوە چەکی خۆپاراستنە. چکە تا ئێستا تەواوی ئەو دەستگا زەبەلاح و بەناوبانگ و دەستگا زانستیەکانی زانستی و دەستگا توێژینەوە و ناوەندە ئەکادیمیەکان سەرقاڵن بۆی نەگەشتونەتە قۆناغێکی کۆتایی پێمان بڵێن کە ئەم دەرمانە هەیە، ئەم لوقاحە هەیە، ئەم کوتانە هەیە کە زۆر کاریگەرە. هەمویان بە نسبی قساکەن و باز لە نسبەیەک لە کاریگەربوونی ئەم چارەسەرانە ئەکەن بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکەن بۆی بتوانن حاڵەتە توش بووەکان ئەوانەی کە نیشانیانێ لە حاڵەتی مامناوەند و تون یا ئەوانشی کە حتا حاڵەتی سوکن بتوانن بە زووی چاک بنەوە، یانی ڕێکەڤەر ببن لەم نەخۆشیە. بەڵام تاکە چەکێکی خۆپاراستنە چەکێکی ئاسانە، چەکێکە کە هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بێنێت، لە هەموو شوێنێک ئەتوانێت بەکاری بێنێت، چەکێکە تێچوونی ئەتوانین بڵێن سفرە بەراورد بە چارەسەرەکەی. بۆیە تاکە چەکێک بەدەستمان چێکی خۆپاراستنەوە. ئەم چاکە بەڕاستی سەربازە ڕئیسیەکانی وانەی کە بەکارێنن هەموو تاکێکە لەسەر ئاستی کۆمەڵگە، یعنی ئەبێ هەمووی بتوانێت بە شێوەیەکی باش کار بە بنەماکانی خۆپاراستن بکات تاوەکو خۆش و کە سوکار و دەوروبەری دەرەنجام کۆمەڵگەش بپارێزێ. بە پێچەوانەوە هەموو ئێمالیکردنی و هەموو گرفتێک کە لەم بوارەیە دروست دەبێت دەرەنجام کۆمەڵگە هەمووی قوربانی ئەوە بینیمان باشترین بەڵگە بۆ سلماندنی ئەم پرەنسیپە کە ئێمە باسیەکەین ئەو دوو قۆناغە جیاوازە بوو کە یەکەم بە کەرەنتینە و لە مانگی سیاوان دەستمان پێ کرد بە حاڵەتێکی باش لێ دەرچوون. بەداخەوە دوای ئەوەی بە چەند فاکتەرێکە ئەشێ باسییان بکەین خەڵکەکە دەستی بەرە لەو پابەندبوونەی کە هەبوو بە هەر هۆکارێ بێت دەرەنجامی دووەمیمان بینی، قۆناغی دووەمیمان بینی کاک دوکتۆر تێکەڵبوونی بەڕاستی مانگی ڕەمەزانی پیرۆست لەکە چژنی ڕەمەزانیش دەوری چووکە دوای ئەوە دەسی پێکە دوای جژن مۆزوعەکە خۆی بەتەئکید مەبدەئی سەرەکی کە ئێستا پێی گەشتوین لە ناوەندەکانی توێژینەوە باسی لە مەسائلی ماسکەکەوە بعد لە مەسائلی فیزیکال دیستانسەکە، ینی دووری جەستەیی نێوان مرۆڤەکان، چکە سەرنە دەستەواژە هەیە لە بەکاری مەداخۆ تا سەر بە هەڵا بەکارێنین سۆشیال دیستانس، سۆشیال بۆدێکی گەورەیانی بۆدی کۆمەڵاتی. تۆ ئەشێ من دکتۆر شاخەوان لە ڕووی کۆمەڵاتیەوە دوور نەبین لێکەوە، ئەشێ بە تەلەفۆن پەیوەندیمان نەبێت پێکەوە، ئەشێ بە کۆمپیوتەر پەیوەندیمان هەبێت پێکەوە، ئەشێ لە دوورەوەیمان هەبێت، بەس گرنگەوە دووری جەستەییمان هەبێت. مەبدە ئەساسەکەەوەی کە پێێتە فیزیکال دیستانس، یعنی لە ڕووی جەستەیەوە دووربین لێکەوە، چکان ڤایرۆسە لە ڕووی جەستەیەوە کاتێکێکی توش بوو بێ یان هەڵگر بێت ئەشێ ڤایرۆسەکە تووشی لایەنی بەرامبەری بکات. لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئێسم قۆناغە خۆشبەختانە بەپێی ئامارەکان ئەوی لە هەرێمی کوردستانایە بە تایبەتی لە شاری سلێمانی خەریکات وردە وردە بەرە و ڕکەڤەری ئەڕوین بەرەوە ئەڕوین کە حاڵەتەکان یا ستێبڵە بنجێگیرە من یا بەرەو کەمبوونەوە ئەڕوین. بەڵام بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە، بەڵام ناکرێ وامان لێ بکات دیسانەوە کوێی بێنینەوە بڵێن وڵات تەواو نەجاتمان بوو. ئەو خاڵێک ئەمەوێت بە پشتبەستن بە هەنێک ریپۆرت و
هەنێک لێکدانەوە بۆ داهاتوو کە باز لە ئەگەری هاتنەوەی شەپۆلی دوو ئەەکەن چکاوی تا سەر ڕۆیاوە لە شەپۆلی دووەم نەخێر نەخێر هە شەپۆلی یەکەمە بەردەوامی شەپۆلی یەکەمە چکامە پێناسەمانێ بۆ بیسەلمێنی کامە شەپۆلی یەکەمە و یەکامە شەپۆلی دووەمە بەدڵنیاوە شەپۆلی دووەم نەهاتووم و بەدڵنیاوە شەپۆلی دووەم دێت ئێستەیە 3 مانگی ترێ 6 مانگی تر هەتا عیلاج نەدۆزێتەوە هەریە بەتەئکید بەڵام هەنێک ئاماژە هەنێک ئاماژە لەلایەن هەنە ناوەندی ئەکادیمی و خەڵکانێکەوە کە توانای تەوقعاتیان هەیە لەسەر ئەو داتایانی کە ڕوویاوە لەسەر ئەم ڤایرۆسە حتا بە پشتبەستن بە پەتای ئیسپانی کە لە 1920 ڕوویە شەپۆلی یەکەم بە بەراورد بە شەپۆلی دووەم کوشتنەکان و مردنەکان تیا زۆر کەمتر بوون لە شەپۆلی یەکەمە بەراورد بە دووەم و حاڵەتەکە زۆرترین حاڵەتی مردن کە ڕوویە لە شەپۆلی دووەمە ڕوویە چونکە ئێستا ئەزمەی قوڵی مرۆڤایەتی بە هەرێمی کوردستانیشەوە نەمانی متمانەیە بۆیە نەمان ئێستا زۆرە لە دامەزراوە نێودەوڵەتیەکان کار لەسەر ئەوەی ئینگلیس بێتێت ترست بیلدین دووبارە بنیادنانەوەی سێقە متمانە ڕازگۆیی خەڵک پێویستە تێبگا کە کاتێک پزیشکان هاوارەکەن کاتێک خەڵکە بەرپرسەکان هاوارەکەن کاتێک دامەزراوە تەندروستیەکان هاوارەکەن کاتێک ئەعلام هاوارەکە خەڵکینە ئەمە حەقیقەتە خەڵکینە ئەم شتە مەجالی سوحبەتکردنی تیان نیە ئەمە وەکو تەجربەی ژەهر وایە ژەهر تەجربە ناکرێت یەک جار خواردەوە احتیمالی کوشتنی زۆر زۆر احتیمالی گەڕانەوە بۆ ژیان زۆر لاوازە لەبەرەوە تاکە چەکی بەدەست مرۆڤایەتی ببریتێ لە خۆپاراستن لە ئێستا بێتێ لە خۆپاراستن داهاتووشە مشکلەکە ئەوەی خەڵک ینی بەراو ینی من کەسی نزیک نەخۆشی خۆمان دکتۆر خۆتخوا هەر بەخۆ بە کۆرۆنا خەڵک نامرێ بەس کۆرۆنا ینی شتێک نییە و ئاوە خۆتی بۆ بەڕڵاکەی چونکە ئەمە وەکو یانسی وایە هەیە لی دەرەچێ بە ئاسانی پەڕێن بەڵام هەشێ ئەیکوژێ یان کاکتۆر خۆت تۆ جەناب دەزانی چەندەها برادەر و پزیشک و خزم و کەسوکاری هەمومان توش بووە خەڵک ئەتوانێت پرسیارکە ئیسەش هەیە من پێش ئیسا لەگەڵ نەخۆشەکە کە ناسراوە برادر بۆ ئیشە تەلەفۆنم بۆ کرد وتی گرتومە 32 ڕۆژە ئیسەش هێشتا ئیسراحەتم نەکرد و هەر بێتاقەتم دوای 32 ڕۆژ یعنی بۆچی من پاشان هەموو ناوەندەکانی ژیانمان ئێمە تووشی شەلەل بووە تاکەی ئێمە ئاوابی حەزەکەین خۆم چەند جار لەم بەرنامەوە لە بدایەتی دروستبوونەی مۆزوعەکە داوای کەرەنتینەمان کرد ئەکری ئێمە هەردوو مانگ جارە خۆمان بکەینەوە بە ماڵەوە کەرەنتینە بکرین طبعا بەفعلی کەرەنتینە حەلێکی ئەمسەل نییەوە دەریش کەوت کەرەنتینە ڕێگەیەکی ڕاز نییە چوایە کەرەنتینە تاکەی جارێسا وەڵامی نییە زۆر پرسیارگەلێکی گەورە هەن قوڵن علاقی بە تەواوی پێگاتەکان لایەنەکانی ڤایرۆسەوە کە چەند ساڵ بەردەوام کە تاسە مرۆڤایەتی ناتوانێت وەڵامیان بە وەڵامەکانی دەست نەکەوتە تۆ کاتێک کەرەنتینە کاریگەر هەبێت کە ئەو دیویلە دیار بێت بەدەست تۆ نازانیت تجاه ڤایرۆسە بەروکیەوە ڕادوو لە حاڵەتێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی لەم جۆرە کە لە هەرێمی کوردستانە کەرەنتینەکردن ئەبێتە یعنی بەڕێی من ئەبێتە شتێک کە چیتر نەک پراکتیزەکردنی جێبەجێکردنیشی بیلێکردنیش شتێکی زۆر نامەنتیقی زۆر نالۆجیکیە خەڵک باوەڕی بە حکومەت نییە بەڕاستی دەڵم ئەزمەی قوڵ ئەزمەی نەمانی متمانەیە متمانەی خەڵک بە دامەزراوی تەندروستی خەڵک بە ڕاگەیاندن لە هەمووی بە خەتەرتر خەڵک بە حکوومەت یعنی کاتێک کە حکوومەتی بەریتانی بە خەڵک ئەڵێ خەڵکی نە بچۆنە ماڵەوە یا حکوومەتی کەنەدی کە پێی ئەڵێ سەرگۆزیانکەیتە سەرخەت بڕۆ ماڵەوە خەڵک مەشێتە ماڵەوە کە پێڵە وەرە دەروێتە دەرەوە چکای ئەم متمانەی کە دروست بوو متمانە لە مەبدەئی یەشێک لە مەسائل لەو قیەمانەی کە لە سیستەمی پەروەردە ڕەنگڕێژی ئینسانی پێکرێ ئەبێت لە یەکەم ڕۆژەوە کە لە ژیەتە ژیانەوە لە پەروەردەی خێزان و دەستپێکات تاکو جامعەکان و تاوەکو دواتر کایەکانی ژیان کە ئێمە تا ئێستا نەمانتوانێت لە ڕێگەی ئەساتی پەروەردەییمانەوە حکوومەت بتوانێت متمانەی لە هاوڵاتی دروست بکات کاتێک پێوت کاکە ئەم شتە وایە خەڵک بن ئەشەدوو وایە ئێستا بەعکسەوەگە بتێ شتێ خەڵک شتێک نەکا بە حکومەت پێ بڵ کاکە بیکە بۆی خەڵک نەیکە پێگم جێڕاوێکی لە بەرنامەکانە لەسەرەوە وای لاتۆ من دکتۆر عەبدولفاتاح تەسەوور دەکەم ینی خەڵک هەیە باوەڕی پێ بە زەڕەقی حکومەت واکە بۆ بەڕخەبەراتی ئەوە مصیبەتەکە مصیبەتی ئەکبەرە بەڕاستی بۆیە بەفعلی ئەبێ جارێکتر بیر بکەینەوە بیرێکی دروست و لۆجیک بکەینەوە چی بکەین کاکە وەڵاهی بمریت و نەمرێت حکوومەت نەباشە بێنە خراپترە بێت جۆشی بێنە لەبەرەوە ژیانی خۆت بپارێزە و تاکەڕێگەش بریتێ لە تاکپارێزی بریتێ لە خۆپارێزی بریتێ لە پابندن بەو
ئێستا کاریگەرتین ڕێگە کە دەرکەوتەوە کاکە ئەتوانی ژیانی خۆشت بەڕێکەی بە قەناعەتی منە بە جامعەش بکەینەوە بە قەناعەتی منە بە مزگەوتیش بکەینەوە بە قەناعەتی من ئەبێ قوتابخانە بکرێتەوە ژیان ناکرێت بۆسێ ئەبێ خەڵکێکی ژەبێ ئەس بە بەرپرسیارەتی بکە ئەخلاقیەن بەرپرسیارەتی بکە ئینسانیەن ئەس بە بەرپرسیارەتی بکە کاکە قانونیەن هەز بە بەرپرسیارەتی بکە ینی بۆچی بێم تۆ کەس من هۆکارم بۆ توشکردنی تۆ یا بەعکسەوە دایکی باوکێ هەموو پیرەمان لەدەسا بەداخەوە یانێ کارسێکی گەورە بەشێکی گرنگی بۆ نەمانی دەرکردن بەهای بە پرسیارەتی کە خۆمان پرسیار نازانین ئەو حاڵتانە ڕوئەیە یعنی ئەمانە مشکلەکە ئەوە نیە کەسەکە خۆی گوێ نایەتێ مشکلە ئەوەیە دنیای خەڵک توش دەکا بە خۆیەوە بەوەی جەهلی ئەمەوە یعنی بەوەی جەهلی کەسێکەوە بەوەی نەفامی و نەزانین و تێنەگەشتن و کە لە ڕقی ئەگەر جائز زۆر کەلیمەی بەکار بێنم کەسێکەوە چەندین کەسی بێن قوربانی گرفتەکە لێرە بۆیە خوازیانم جارێکی تر دەرک بەوە بکەین کە کۆرۆنا حقیقەتێکی هەشەهانەگر بوو و هەشەهاڵنەگرە و لە داهاتووشدا مەترسێکی فعلی جددیە بۆ ئەوەی جارێکە تووشی ئەو ئەساتە نەبینەوە بەڕاستی کە بە تەسەووری من خوانەکە شەپۆلی ئەم دووەم ئەگەر بێتەوە گومانم نییە لە مەترسیداربوونی گومانم نییە لە زیادبوونی مەترسیەکەی لە کوشندەیەکەی زیاترە بێ لە قوربانیەکانشی زیاترە بن یەک شتکاک دوکتۆر ینی بەڕاستی لە زۆر سایتەکانی بینین لە تەلەڤیزیۆن باز لەوە ئەکرێت خۆپارێزی خەڵک زای کردو من ئەڵم زای کردو بەڵام هێشتا بە حەدی ئەوە من تەسەوەر ناکەم بگاتە لە سابی سوێنسی خەڵکیش کە خۆی پارێزێ بە تایبەتی مەسەن هەندێک شوێنی شعبی هەیە لە سلەیمانیە با ناونەهێنی گەڕەکەکان وەرە پیاوی بڕۆ بە سیارە لە سادەی خەڵک خۆی ناپارێزێ ئیستش ینی هەندێک شوێن کاچی ماسکە پێوی خەڵک سێر دەکە و پێ ئەەکەنێ ئەمە کێشەکە بەڕاستی مەسادەکە لەمای طبعا ئەگە سێ ئەو داتانە بکە ئەو داتانی کە هەن لە هەرێمی کوردستانە کە بەشێکی زۆریان من داتەکەم لە بەدەسا بە بەردەوامی وەکو ڕاوێژکارێکی خۆبەخش لەگەڵ تیمی وەزارەت تا ئێسەشی لەگەڵا بە ڕۆژان لە پەیوەندیام لەگەڵدانا داتاکانم تحلیل وردە تحلیلێکیان بۆکەم هەمیشە وێنەی گێتە بەرچاوم کە گەڕەکی تایە کە پیشەی و کەسانی تایە کە توژە ڕاستم کەسە توژە بێ بەس لە دەرەنجامی زۆرترین ڕێژەی توش بوون لەو کەس لەو شوێنانە کە ئەمانە خەڵکێکی هەژانشینن وجوب بە حقەتی ئەمەنایە یعنی لەتا ناشارمەوە ئەوەی کە لە سۆشیال میدیای ئەمان بینی مامۆسایەکی ئاینی بەڕێزە و کەسێکی معروفیشە کەسێکە کە پێشووتر ناوبانێکی جوانی هەیە مامۆسایەکی بە مووقف بووە مامۆسایەکی بە مانای کەلیمە عەقڵانی ئەڵێ خەڵچینە ئەوە من لەسەر مەسئولیاتی خۆمەشتا حکوومەت بڕیاری داخسی مزگەوتەکانی نایە بۆ جاری زانم شێ بڵێ من ئیتر چیتر نوێژنی جەماعەت ناکەم جومعەدا ئەخەم ئیمامەت داخەم مەسئولی شم لە قیامەتە فتواشتان بۆ ئێم من و تاوانبار نام تاوانەکە منە گرمە ئەستەوە دوایە بین لە سۆشیال میدیایە هێرشگەلێکی ناڕەوا لەلایەن کۆمەڵی خەڵکی ئەگەر جائز بێ بڵێم نەخوێنەوار کەسی نابەرپرس یعنی ئەمە قمەی عەقڵانی بوونە والله ئەوەی بەز لە ABC هاوین تێ بگا کە پاراستنی نەسل لە ئیسلامە واجبە و توشکردنی کەسێک بە ئیهمالی و بە گوێنەدان قەتلە و تاوانبارە بی لەسەری دەرک ناکەی ئەوە بیرکێتەوە ئەمانە بەڕاستی گرفت گەلێکن لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کە زۆر جار هەمان قوربانیین ئەوە هەژ ناش بڕێتەوە جەماعەتێک من ڕێزم هەیە جەماعەتێ بێ ئیشان من بەرنامی پێشوش باسم کرد هەیە بە ئەنقەسچەند من بەرنامی پێشووتر پێشوی بگەم بە سەودێ تەلەفۆنم لەتاو بۆ دکتۆر هێرشکە جێگری بەڕێوەبەری گشتی بەنایەوە چەند پۆستێکیان بڵاوە کردەوە کە کەس وەزعی خراپ نەماوە و تەواو ئامێری هەناسەدانی دەستکرد بۆ کەس بەکار ناهێنێت و وتم تۆشتی وا وتوتی نەبەخوا بۆ خاتری خوا چی ئەم قسانە بەناوی ئێمەوەکە ئێمە پێمان خۆشە بەڵێ ئامارەکان کەم بوونەتەوە خەڵک زۆر باش بووە بەڵام هێشتا تێمان نەپەڕانەوە تکایە خەڵک سارد مەکەنەوە ئێمە جاران بەڕاستی خۆشمان لە سەرەتاوە خۆتەزانی کاکتۆ زۆر لی ئەترساین بەڵام ئێستا بۆمان دەرکەوتە بەخۆ پاراستن و وەکو چۆنەوەی جەنا بباسێت کە فیزیکەڵ دەسان دووریەکی معقول لە بینی خەڵکەکانە ئەتوانین زۆر بە ئاسانی ئەم نەخۆشیە تێپەڕێنی بەس ئەو خەڵکانن کە مۆزوعەکان تێگاوە ئەو خەڵکانن کە ئیبەستۆن و هەندی ڕاگەاندن بەڕاستی هەندێک تەلەڤیزیۆن لەبەر هەندێک مەرامی سیاسی ئێمە وەکو سندیکا بۆچی ئەم بەرنامانەمان هێنا خۆی وەکو کارێکی خۆبەخش ئێمەش ئەمە ئەەکەین بۆ ئەوەی یعنی من لە هەموو بەرنامێکە باسی یەکەمەوە لە سەرەتا و لە کۆتاییشە کاکە ئێمە خۆبەخشین هیچ سوودێک لەم بەرنامانە نبینین تەنها لە بەخاتری ئێوەیە
بۆیە بەڕاستی خەڵک ئەبێ گوێ لەوانە نەگرێت گوێ لە کەسە دڵسۆزەکان و ئەو کەسانە بگرن کە ئەوە مەبەستیان شتەکەی مەبەستیان هەوڵاتیانی خۆمانە کە تووشی ئەو گرفتانە نەبن. طبعا خوي او نماني متماني وكنت مثلا ازمه ايش قولي مرافعتي طبعا هلا هرمي كردستان نيه بده داخل هرمي كردستان والله تدوك كان هيك زور بقولي امشتيت يا ابن جيب وامر بخوي فرلان يعني فرهوكارم والله اخوي خاتي كم حكمته اخو ما زي اخوي كم خطا حكمته بام صالح بم يعني لبدايتي دركوتني ام بتايوا ناو ان بيوندار كان سر اسي جان بتابتي هدو رخراوي تندرسي جهان دبليو اتش او رخراوي سي دي سي كنترول نخوش كان لامريكا قدو مرجع زور جرينجي دامت راو تندرسي كان لطواوي جهانا كومال الرنمان دانا حكومه كان شلون ام بيوت كرايسيس مانجمنت ام جوريك لا كرايسيس جوريك لا بريو كارثات كارثات مروي جوريها مرويه لروي اقتصاديه ومرويه لروي كومالاتيه ومرويه لروي پەروەردەیە و مرۆیە لە ڕووی تەندروستی و مرۆیە لە ڕووی هەموو کارەکانی ژیانەوە چۆن بەڕێوەیە بی یەکێ لە نقطە گرنگەکان کە دانراوە کە خۆی باسی داهەنگاوەکە یەکێکیان پێوترێ ڕسک کۆمونیکیشن چۆن دەستگای پەیوەندیداری حکومی لەگەڵ خەڵکە و لەگەڵ جێهە پەیوەندیدارەکانە کۆمونیکیشن بکات چۆن پەیامەکانیان پێ بڵێ بەداخەوە تا ئەم کاتانەی دواییش بە هەواڵی گەرم لەسەر ئەستی دامەزراوە تەندروستیەکان حتا لەوە خەتەتە سەعاتی وەزارەتی تەندروستی يعني لە ڕێگەی فیسبوک و بڵاوکرای ئەوەندە کەس توش بوو ئەوەندە مردو ئەمە خەتەرێکی زۆر گەورە بوو دوای ئەوەش نەبوونی مەرجەعیەتێک سەرچاوەیەکی باوەڕپێکراوی دانپیانێنراوی معتەمەدی حکومی کە بە خەڵک بڵێ کاکە ئاوا بکە ئاوا مەکە بەڵێ لە دایرەی سەحەیەکە دە کەس پەیامەیە ئەنێرێ لە ناو وەزارەتە سێ چوار کەس پەیامەنێرێ حتى لە ڕووی سایکۆلۆژی و شڵژانێکی زۆر گەورە دروست کردووە یەکشتی ترم بیر نەچێک دکتۆر من ئەوەی دیقەتم مابێ ئاماری هەردوو لام لایە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و هی بەخا جیاوازی هەیە لە داتاکانە باشە من چێ بڵاوی ئەکات بۆ ئەو جیاوازی ئەوەش دیسان لە خاڵێکی گرنگی خۆمان دایمەن کەمترە هی وەزارەتی تەندروستی عێراق نازە کامیان مەزبووتە ئەمەش خۆی دیسانەوەی کە ئەوە نەما هەر پەیامە یەکێگەڵێ باشێکی لە خراپە یەکێگەڵێ نەخۆشەکان مەوەزیان ئاوا یەکێگەڵ نەخۆشەکان مەوەزیان ئاوا یەکێگەڵێ ئەم دەرمانە باشە یعنی سەیرەکەی دەرمانێک دایان ساڵە باوی نەماوە کەچی بە تایتڵ ئەنووسێ بەداخیش کەسە بەرپرسەکانە کەونژێر هەڵێ قاتلی لەم جۆرەوە کەسانە مەسئولیاتیان سەر ئەستۆیە یعنی لە سلێمانی عیلاج دۆزرا لە سلێمانی ئەو چارەسەر کرا لە سلێمانی ئەمە هەیە لە هەولێر لە دۆگ ئەوە کرا یعنی دەرەنجامیش دەرەکەوێت یعنی شتێکە بەداخەوە کورتبینین لە ڕووی زانستی تەعامل ناکەین ئیتر دەرەنجام ئەو غەوغا و ئەو بێمتمانەیە بینی کە ڕوئەیە بەڵام دەرەنجام بگەنە سەر ڕاستیەک ئێستا واقع شتێکمان پێڵێن کە کۆرۆنا بەڵێ هات بەڵێ کۆمەڵێک خەڵکی عەزیزی لە ئێمە برد کۆمەڵێک نەخۆشی زۆری ئەوە کە ژیانی بەمانای کەلیمە ئیفلیچ کرد لە هەموو ئەبعادەکانیەوە کامان مرتاحین لە ژیانە ئێستا ئیتر تا ئێستاش کۆمەڵە خەڵکێک ما بێت کە گومان لەسەر وجودی کۆرۆنا بکە بەڵام سەتی خوار ڕەحم بە نازانم ئەو جۆرە کەسانە بکە علامەتی استیفامی گەورە لەسەر عەقڵانی بوونیان هەیە لەسەر تەفکیریان هەیە لەسەر حتا مرۆڤ بوون و ئینسانی بوونیشان هەیە بەڕاستی من دایما یەکش دەڵێم و سەد جار دووبارەمان کردوێتەوە با بزانن ئێمە ژۆکی وازانی حکومەت غەڵەتە حکومەت زۆر غەڵەتە موچەمان نایەتەوە ئەوە نی موچەی خۆ دەزانانی ئێمە خۆمان مامۆسای زان کوین وەڵای ئەوەی موچەی ئێمەی بردووە هی کەسی تری نەبردووە ئێمەش گلەیمان هەیە لە حکومەت ئێمەش ڕازینین بەڵام نایبەسمەوە بە کۆرۆناوە با کۆرۆنا تێپەڕێنین ئەوانەی کە ئەیستا خۆیان ئازا ئەکەن و قسە ئەکەن ئەگەر ڕاستەکەن کە ئیشەڵا کۆرۆنامان تێپەڕەن دەوەرە تێدەوەرنە مەیدان و دیڵە بزانام چی ئەەکەن بەرامبەر ئەو حکومەتی ئەو کاتە من ئەکیدم هەمووی بێدەنگە بێت چونکە بەداخەوە هەندێک کەسی هەلپەرست هەیە چاوەڕی وەزعێکە کاتێک ئەنج هەوڵای خۆی بێنێتە پێشێ بەس من دڵیامەوەنە وەزعەکە وەکو خۆی لاتەوە کەسیان قسە ناکەن ئەو کاتە ئەڵێن چی کاکتۆ من حەزەکەم یەک پرسیارکەم نەوەکو بیرماچێتەوە ماوەی بەرنامەکەمان کەم بۆتەوە حەز ناکەی مەسەڵەن کەمبوونەوەی ئەم کێرڤەمان کە نەخۆشی کۆرۆناکە زۆر گەرمتر بوونی جەو یان دەرکەوتا ئیستا چونکە بەڕاستی من لە بەرنامەکانی تری شاوتومە لەوانەیە کۆرۆنا پێ 6 ساڵی تری بێت تالیتی ئەگەی ئەم گەرما زۆرە دەوری هەتا لە عێراقیشە کە تۆزە کەمتر بۆتەوە دەوری نییە بۆ کەمبوونەوەی ینی ئایا ڕێژەی کوشندەی ڤایرۆسەکە کەم ناکاتەوە وەڵاهی خۆی دراسات زۆری لەسەرە یعنی ئێمە هەمیشە لە زانستی پەتازانیە لە زانستی دەرکەوتی نەخۆشیە کۆمەڵی تیۆری هەیە بۆ ئەوەی کە پێمان بڵێ نەخۆشی چۆن سەر هەڵەیە یەکێ لە تیۆریەکان کە تا ئێستا تیۆریەکی کارپێکراوە
و لە زۆر لە مەزدەڵە زانستیەکانە پشتی پێ ئەبەسرێ وەکو سەرچاوەیەکی زانستی باز لەوەکە بۆ دەرکەوتنی هەموو نەخۆشیەک بە تایبەتی نەخۆشە گوازراوەکان کە لە نێویشیانە کۆڤید ڤایرۆسە و نەخۆشی گوازراوە لە کەسێکەوە بۆ کەسێک تر گوازرێتەوە باسی تیۆری سێکوچکەی دروستبوونی نەخۆشیەکانێ بۆ دروستبوونی نەخۆشی سێکوچکەیەک هەیە یەکێکیان ئەو کەسێک کە نەخۆشیەکە ئەگرێت لێرە مرۆڤەکەیە دووەمیان ئەو وردبینە زیندەوەرە کە نەخۆشیەکە دروستەکە لێرە ڤایرۆسەکەیە سێمیان ژینگە بوونی دوان لەمانە عادەتەن ژینگە و ڤایرۆسەکە گونجاوە بۆی کەسەکە توش بکە تاوان ئێمە دایمەن ئەڵێن لێرە من بۆ خۆم توش بووم خێزانەکەشم توش بووە مناڵەکان زۆر بە سەلامەت لێ دەچوون کاتە لێرە خاصیەتی کەسەکە دەورە بینێ ئەو کەسانە بۆیەکی ئێماڵن کەسی بەتەمەن زیاتر معڕەزە کەسێک نەخۆشی دێشخانی و خاصیەتەکان علاقی بە کەسەکەوەیە بەتەنێ خاصیەت علاقی بە ڤایرۆسەکەوەیە ڕێگەی گواستنەوەی قووەی توشکردنی کۆمەڵە فاکتەری تر بەڵام لەمانەش گرنگتر ژینگەکەیە لەبەرەوە ژینگە تا ئێستا تیۆریەکی بەهێزە فاکتەرێکی بەهێزە بۆ توشبوون بەم نەخۆشیانە بەڵام ئایا بڵێن گەرما تا ئێستا هەنێ مەزەرە بەڵێ دەوری هەیە هەنێکیش هەیە ئەڵێن نەخە لە گەرماشان ڤایرۆسە ئەمێنێتەوە بە حکمی ئەوەی لە بەغایە حاڵەتی تۆمارکراوانە پلەی گەرما 50 کەواتە تۆزە هەر کردەکە دابەزی کردەکە دابەجێ بەڵام احتیمالە کۆمەڵ ئەگەری تری ژێ لە زەمە خەمی چیمە چونکە ئیسە خۆتە زانی بە تایبەتی لە زۆربەی ئەو وڵاتانی کە لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە لە وڵاتە ساردەکان ئیسەش تۆزە پلەی گەرمان بەرز بۆتەوە ئایا ئەگەری ئەوە نیە خوا نەخواسە لە زستانە لە هەموو وڵاتەکانە ئێمە ترسی ئەمانەمان هەیە بەڕاست خۆی لەناو خێزانی ڤایرۆسا بە شێوەیەکی گشتی حەدەڕەکان لە گەرمایە ئەوە یەک دوو بەڵام شتێکی تریش ئەوەی ئێمە لێ دەرسین بۆچی ئەترسین لە پاییز و لە زستان لەوانە لەو کاتیا کۆمەڵە وەبای ترمانەیە ئەنفلۆنزامانێ ئەنفلۆنزا بەلازمانەیە باڵندەمانەیە هەڵامەتی فلومان هەیە هەندێک جار ئەم ڤایرۆسانە ئەکرێ حرەکەی ڕووبات تێکەڵاوبوونێک ڕووبات ستایڵەکەی بگۆڕێن خاصەتەکەی بگۆڕێن تا ئێستا خۆشبەختانە ومە با سەرێح بم ئەگەر بە پێی زانستی دەقیقی پەتازانی لێکی بینەوە من سواسی خواکەم کە عەدەدی مردن لە ئەمە زۆر کەم بوو بۆچی یعنی ڕاستە ئێستا بەو ئامارانەی کە هەن کە مەسەلەن باسی ئەوە کە کەمتر لە 102 بەڵام دڵنیا دەکەمەوە کەمترە لە 0.5% بە پێودانگی چی بە بەربنەمای ئەوەی کە لە ناو حاڵەتە تۆمارکراوەکانی وەزارەتی تەندروستی و دائیرە سەحەکان ئەوانەی کە لە ڕێگەی فەحسی PCRەوە حاڵەتەکان تۆمار کراون و حاڵەتە توندەکان نەخۆشخانە مردوون حساب کراون بەڵام من داتام لایە لە شارێکی وەکو سلێمانی پێش 3 هەفتە بەتەقریبان یەک ڕۆژ بەس بە ڕێگەی سیتیەوە ئامێری پشکنین لە ڕێگەی سیتی سکان لە سلێمانیا 1000 حاڵەتی تۆمارکراو هەبووە ئەم هەزارە یعنی چی بۆم وەکو زانستی لە زانستی پەتازانیا چێن ئەوانەی بە سیتی دەرەکەی پۆزەتیڤن ئەبێ حاڵەتەکەی هەبێ وەبێ بەلایەنی کەم و نیشانەی هەبێ و بەلایەنی کەم وەبێ 4 تا 5 ڕۆژ بەسەر نیشانەکانە تێپەڕی بێ عالەمیەن لە 180 حاڵەتەکان نیشانیان نییە یان نیشانیان سووکە کەواتە تۆ لەم لاوە 1000 کەس دەبێت بە نیشانەوە 4 ڕۆژ نیشانەی هەبێ لە بەرامبەر یا بەلایەنی کەمە 4000 حاڵەت لە هەمان ڕۆژە توش بوون کە بێ نیشان بوو ناتون بۆ خەسخانە کەواتە من دڵنیام ئێستا ڕەئی شەخسی خۆمە زیاد لە 150 خەڵکی سلێمانی ئەم حاڵەتەی گرتووە وەچاک بۆتەوە یەک تۆزی ترمان ماوەش ئیشەڵا لە مەدوو هەفتەیە بە وردە بە سوچی ئەیگرن ئەگەنە سەر ئەو ئاستی کە پێی ئەوترێ پەیداکردنی بەرگری لەسەر ئاستی کۆمەڵگە کە پێێتە هێرد ئیمیونیتی کە ئەو مەبدەئی کە سوید و کە بەریتانیا یەکەمجار پشتی پێبەست کە هەر ئەوەشە ئەمەلمان پێێتی بەڕاستی بتوانین بگەین سەر ئەو ڕادەی بۆی وردە ئەتر کۆڤید ببێتە پەتایەکی ئاسایی وەکو چۆن ساڵانە هەڵامە چەند جارێ ئەگری خەڵک بە عام کۆمەڵگە بە عام مەناعایشی بۆ پیا بکە یەکشت ئەم پرسیارێکی تری بۆ دروستکردین زۆر کەس پرسیار لە منیش و لە هەموو پزیشکەکە خۆ بەس ئەوەیە ماوەکەی زۆر کورتە و داتا هەیە ئایا توش ئەبنەوە زۆر کەس گرتوێتی ئەفونکڵە توش ئەبمەوە هەر لەوە ئەترسن هەنێک ئاماژە هەن ئەگەری توش بوونەوە باس ئەکەن بەڵام ئەگەرێکی لاوازە عادەتەن چانسی توش بوونەوە لە یەک وەیڤە کەمە لە وەیڤی دووەمە احتیمال لێ زیاتر بێ احتیمال بەڵام بە شێوەیەکی گشتی چانسی توش بوونەوە ناڵێن سفرە بەڵام زۆر کەمە زۆر کەمە بڵێ کاکتو کۆتایی بەرنامەکە حەزەکەم باسی ئەوەکەین هەر دیسان لەسەر باسی خۆپاراستنەکە چونکە من لە سەرەتاش و ئاماژەم پێکرد جەژنی قوربانی پیرۆز نزیکە یەک
بیرکردنەوەی زۆر هەڵەیە لە ناو کەسانی ئێمە لە ناو خزم و کەسوکار و هاوڕێکانمان و نەخۆشەکانمان و ئەزانێت کە چوو کۆبوونەوەی عیلەوی کرد بە تێکەڵبوونی خێزانی ئەڵێ وەجا خۆم لەگە خوشکبرای خۆمە دانیشم تۆ باسی فیزیکال دیستانس دووری نێوان ڕاستی نێوان مرۆڤەکانە کرد بۆ ئەمە دیسان تێکەڵبوونەوەی هاوڵاتیان و چوون بۆ سەیران و کۆبوونەوەی جەژن و ئەمانە یعنی هاوڵاتیان ینی تو ئەتوانی لە هەموو شوێنەکە ماسک بەسی بەس ئاکرێت لەگە خێزانەکەتە لە ماڵۆکەنانی خوار ماسک بەسی تۆ لەوانەیە مەسەلەن من هەم بێت هەڵگر بم بەڵام لە ماڵەوەیکی تر توشکەم چی بکەین لەم داهاتووی جەژن و کۆبوونەوەکانە ئەم خەڵکە بە ینی چی بکەن بۆی کە ئەم نەخۆشیە دووبارە خوا نەخواستە دوای جەژن زیان نکاتە. طبعاً پرسیارێکی باشە هەمومان ئەزانین کە لە 180 حاڵەتەکان کەس نازانێت کە هەیەە و هەشیان و ئەشی گوازنەوە کەواتە نازانانی ئەم دژمنە شاراوی چییە لەوە چێ خۆشەویستێ بە کە باشێت کە ئەوای بینی کەسێکی سپۆرت بەبێ مشکیلە هیچ گرفتێکی نە بەڵام لەمان کاتە هەڵگیری ڤایرۆسەکە بێت بۆیە جەژن مەراسمێکی پیرۆزە لە پەرستشێکی پیرۆزەوەدا کە حەجە هەموو دین بە دین بە تێگرای خۆی بۆ خزمەتی مرۆڤایەتی هاتووە کە کاتێ دین بە وازحی پێمان ئەڵێ هەموو شتێک ئەکا بە قوربانی پاراستنی ئینسان وەم بەڕاستی ڕەگەڵەوەی کە پریشم تۆ دە مەلاتیشم کردو لە حەق بەخۆمم تۆ دە قسە لەسەرەوە بکەم بۆیە هەموو شتێک لە پێناوی پارازی نەسلی ئینسانە لە پێناوی خزمەتکردنی ئینسانایە ئەو کاتێک کە ژیانی ئینسان نەکەوێتە مەترسیەوە ژیانی ئینسان لە مزگەوتەکان پیرۆسترە بە نەسی ئاەت کە خوای گەورە ئەفەرمێ هەر کەسێک مرۆڤێک بکوژە بە ناحەق وەک وای پیرۆستنی ماڵەکانی خوای لەسەر زەوی تێگابێ بەسەرێکە خاپور کردبێ ئیتر پەیام لەمە زۆر واسعتر دەی ئیتر ئەم جەژنەش یەکێکە لە پەرستشەکانی خوا کە داینا بۆ مسلمان لە دوای حەجا حەجی ڕاگرتووە بۆ پیرۆزیە کە ئێستا حەج فتوای لەسەر دراوە ناکرێت ئینەوە ڕێگە بەینی تر نادرێت ئیتر بەڕاستی مەراسیمێک کە تایە پاراستنی تەندروستی مرۆڤەکان واجبترە تایە ئەلحەمدوللیلا وەسائلی تەکنۆلۆژیا هەیە بە سەوت و سوورە تەلەفۆن بکە جەژنە پیرۆزە بکە نامە بنێرە قسە بکە هەمووشی فریە زۆرمان ئەنتەرنێتمان هەیە ئەم جەژنە با بکەن بە جەژنی خۆپارێزی وەڵاهی عەزیزان ئەو قۆناغی دووەم کە هات بەشێکی زۆری لە دەرەنجامی جەژن و نوێژی تەراویحەوە بوو یعنی با خەڵکی تەکفیرمان نەکات لەسەر ئەمە خۆمان بە خەڵکێکی مسلمان ملتەزیم ئەزانین بەڵام باوەڕتان هەبێ هۆکارێک یەکێ لە هۆکارە سەرچەکانی ناڵم هەمووی یەکێ لە هۆکار سەرچەکانی ئەوە بوو با دیسان جەژنی پیرۆزی قوربان نەکەینەوە بە مناسبەیەک بۆ تاڵکردنی جەژن لە ژیانی خەڵکانی تر جەژن بریتە لە بەخشینەوە پەیامی خۆشەویستی لێبوردەیی ئاشتەوایی با نەیکەن بە جەژنی ناردنی ڤایرۆس بۆ کەسەت بە تەمەنەکان بۆ خۆشەویستەکانمان ئەگینا 3-4 ڕۆژ دوای جەژن نەخۆشخانەکانە بێ بە نشینگەمان سەرقەبلانە بێ بە نشینگە خۆشەویستەکانمان یعنی من شتێکی با خەڵکیش ئەوەنە نەزانێم لە زۆر شوێن باسەکرێت لە ڕاگەرنەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵک وازانێ ئێمە حەقی حکوومەتمان نییە بەڕاستی چونکە من هیچ پەیوەندیەکمان نییە بۆ سەر ئیشی ئەوانە و تەنها هەدەفی ئێمە هوشاکردنەوەی خەڵکە بۆ کافتریاکان وایە بۆ یانەکان وایە بۆ هۆڵەکان ئێمە ژەڵێ ناوانە غەڵەتە فعلەن ئێمە نامانێ بۆ شێوە بکرێتەوە تێکەڵبوون دروست بێ بەڵام دینەکە لە هەمووی پیرۆسترە وەکو چەناب ئاماژە پێکرد پەیامی دینەکان دایمە بۆ پاراستی تۆر لە ڕێی دینەکەتەوە خۆڕێکەوە ئەو کەسێکی ناکە کەیفی خۆیەتی تۆ ئەو گوناحە مەخەرە ملی خۆ لە ناحەی دینەوە ئەسڵەن هەڵەیەکی مەنهەجیە هەرتێنەگەشتنە لە دین دین بەبەستیتەوە بە کافتریا پەیامی دین بەستیتەوە بە یانشەوانەکان وان کردن لەگەڵ هەڵەیەکی قاتلە ئەسڵەن هەر مقارنەکردنەکەی جەهلێکی قوڵە لە ئینسانە ئەگەر بەو کارە هەسێت یعنی پەیامی دین ناکرێت پەیامی دین ئەوەیە پەیامی پاراستنی ئینسانە پەیامی خۆشەویستیە پەیامی لێبوردەیە پەیامی ئەمانەتە پەیامی ئاشتیە دینی ڕاستی ئەوەیە بەس کە تۆ بێ ئەمە بەسیتەوەڵا بۆ ئەوە هەیە وەڵاهی خوا ڕەحمکا بۆ جۆرە بمان پارێزە جۆرە تێگەشتنانە ینی تێگەشتێکی زۆر هەڵەیە هیوادانی خەڵکەکە جۆمان لەبێرەکە تۆ دو پرسیارم بە نسبەت چارەسەرەکەەوە زۆر کەس دیسان نەمەش بووە بە هاوار و مژدە و نازانم چی لەم ڕۆژانە باسی ڤاکسینیشیان کرد لە ئەمریکا هیچ شتێ نزیکە ینی وەکو هین هەواڵێکی جەنابووکو کەسێکی پسپۆر هیچ شتێکی نزیک بێت چارەسەر مەحاولات هەیە لە نوێژێنش کەوتێتە ئیش بەڵام با خەڵک چاگەوە بزانن تا ئێستا چارەسەر 100%مان نییە هەمووی نسبیە هەمووی مەحاولاتە و ئەم ڤایرۆسە زۆر تازەیە زۆر لەوە گەورەترە لەو چارسانی کە مرۆڤ دۆزێتەوە دۆزیوێتیەوە
لەبەرەوە ئەشێت لەگەڵ ئەوەش چارەسەر ئەمە تا ڕادێ کاریگەریە بێ بۆی گۆڕانێکی بۆ ماوەی لە سبینە و چارەسەرش بەکەڵکی ئەم توژبوونی تر نێ لەم حاتان داهاتووە کە ڕوویە کە ڤایرۆس احتیمالە خۆی بگۆڕێ لۆقاحیش تا ئێستا هەندێک ناوەندی توێژینەوەیە کە باز گەشتنە سەر قۆناغەکانی کۆتایی بەڵام لۆقاح ئاسان نییە پشت دۆزێتە با سەرێن بە ئاسانی ناگاتەوە و کاتی زۆری شێوێ نابێت دڵمان خۆشکەین پێی ئەبێت لەسەر چەند کەسێک تاقی کرێتەوە بزانین ئایا هیچ ماکی تری ئەبێت قۆناغی دروستکردنی ڤایرۆس ئەجگار ئاڵۆزە مختلفە کاتی زۆری ئەوەی کوتان لەبەر ئەوە نابێت زۆر دڵمان پێ خۆشکەین گرنگترین و کاریگەریترم لەگەڵ بتەڕەکانی خۆپاراستن لەنە خۆپاراستنیش بریتە لە خۆ دوورگرتنی جەستەیی لە خەڵکەکەت پێویست نەبیان نزیک نەبیتەوە و بریتە لە بەکانانی ماسک کاکتو گیان مادوومان کردی سپاس بۆ هەموو زانێرەکانێت دەستوچاوە خۆشە سەلامت بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین ئەم بەرنامانە بەم شوێ بەردەوام بێت و ئێوەش گوێمان لێ بگرن سپاس بەخوا زۆر خۆناغمان تێپەڕانوە خەریکە خۆشمان لەگەڵ نەخۆشیەکە و لەگەڵ ڤایرۆسەکە و لەگەڵ ڕووداوەکانە ڕاین بەس مهمەیە بەردەوام بین لەسەر ئەمە کەی هەستمان کرد لە جیهانە هەموو جیهان زەماوەندیان ڕاگەیاند و وتیان تەواو ئەوە چارەسەر دۆزرایە و ڤاکسین هەیە و نەخۆشیەکە بەرەو کۆتایی ئەڕۆ ئێمە پێش ئەوان ئەم شتە ئەەکەین ئینشاءڵڵا هیوادارین هەمووتان گۆڕیاڵمان بن لە بۆنەکانی داهاتوو ئاگاتان لە خۆتان بێت ئامانجی ئێمە تەنها پاراستنی تەندروستی ئەوەی هەتا بەرنامەیەکی تر هیواداری هەمووتان لە ساغ بن تەندروست بن خواتان لەگەڵ